پاش بڕیاری بایکۆتی مامۆستایان کارمەندانی سەرۆکایەتی شارەوانی هەڵەبجە بایکۆتیان ڕاگەیاند. مامۆستایان و فەرمانبەران دەڵێن تا 30 ڕۆژجارێک موچان پێنەدرێت بەردەوام دەبن لەسەر بایکۆت. ئەمە قورسترین بڕیارە لە ناخی مامۆستا کە بێت خۆی بەدەستی خۆی ئەم بڕیارە بدا و دەرگای وانەوتنەوە لە خۆی دابخە. بەڵام بارودۆخێکی ناچار هەیە کە بەداخەوە کاربەدەستانی حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە ئەم بە دۆخەیان خوڵقاندووە. فەرمانبەریش داوای حەقی خۆیەکە. تۆ ئێستا مانگی 7 و 8 هیچ موچەیەک وەرنەگرتووە، مانگی 9 نیوە بووە بەرەو کۆتاییش دەچێ دەنگ و باسی موچە هیچ نییە. فەرمانبەریش نازانێت ڕوو لە کێ بکە بەڕاستی. یعنی حکوومەتی هەرێمە خاتە سەر بەخایە ئەڵێ نازانم بە بیانووی نەوتیە و نانەوتیەوە و شتانە عین فەرمانبەر ئاگای و شتانە نازانێ. فەرمانبەر دەوامی خۆیەکە ئیشی خۆیەکە سەری مانگ حەقی خۆیەتی داوای حەقی خۆی. بەشێک لە کاسبکارانی ناوبازاری هەڵەبجە وەک پاڵپشتێک بۆ داوای ڕەوای مامۆستایان و موچەخۆران دوکانەکانیان داخست و دەڵێن ئەوانیش بۆی بێبازاڕی و دواکەوتنی موچەوە دەناڵێن و ڕوبەڕووی زەرار بوونەتەوە. واجبی سەرشارمانە کە پشتیوانیکەری مامۆسایان بین و فەرمانبەران بین. بەڕاستی ئێمە ئەگەر فەرمانبەر و مامۆسا نەبن ئێمەش نین. ئێمە ینی زیندەگی و ژیانی ئێمە بەسراوە بە معاش و بە معاشی کە ئەوان وەریەگرن. بەڵام کە ئەوان معاش وەرنەگرن ئێمە ناتوانین ینی زیندەگی ژیانمان بۆ ناکرێت. بەڕاستیەوە بۆ ساڵێک بۆ ساڵ و نیوە کردەوە بازار ئاوایە هیچ کەسێکی تیانە تەماشای بازار کە بزانە ینی بازارێکی چۆڵ و هۆڵ و بێدەرامەت هەمووی بۆ بەرپرسان و بۆ دەسەڵات خۆی ئەگەڕێتەوە. نەبیکا بە بیانووی بەغا، نەبیکا بە چەند بیانوویەکی ینی بێمانە ئەیەنێتەوە. ینی ئەم دەسەڵاتە ئایا ناتوانێت موچە بە بەڵێ ئەتوانێت بە هەموو شێوێ هەموو کاتێک توانیوەتی موچە بە، بەڵام لەبەر دزی و گەندەڵی خۆیان و لاخستنی پارەکان و بۆ قاسەکانی ئەوروپا بۆ بانکەکانی ئەوروپا بۆ کڕینی ماڵ و مڵک و ڤێلا و ئەمانەی خۆیان بەڕاستی ملەتیان تەواو چەسانوێتەوە بە هیچ شێوەیەک ئەمە قبولکراو نییە. تا ئێستا ئاسووی دابشکردنی موچەی مانگەکانی 7 و 8 فەرمانبەران دیار نییە. لە بەشێک لە شارەکانی هەرێمی کوردستانی وەک دەربڕینی ناڕەزایی، دژی دواکەوتنی موچە، کارمەندان و فەرمانبەرانی دام و دەستگا جیاوازەکان بایکۆتی کارەکانیان کردووە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.